سڵاتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە جوانی و پڕ لە شادیتان بۆ خوازم، بەیانیەک پڕ لە دەستکەوت، بەیانیەک کا پڕ بێت لە تەندروستی. بۆ هیواییکە ئەمڕۆ پرۆگرامی بەیانی 24 بتوانێت ببێتە پرۆگرامێکی دڵخوازی ئێوە. ئەو بابەتانی کە ئێمە ئەمڕۆ ئامادەمان کردووە ئەو بابەتانە بن کە ئێوە پێویستان پێە لەبارەیەوە زانیاری وەربگرن. پێش هەموو شتێک بۆیە بچینە ناو پرۆگرامەوە حەزەکەم ئەمڕۆ دوو هەواڵتان پێ بڵێم. یەکێکیان هەواڵێکی خۆشە، یەکێکی تریشان هەواڵێکی ناخۆشە. هەواڵە خۆشەکە ئەوەیە کە بۆ گەیشتن بە ویستەکانت بە ئامانجەکانت تەنیا کەسێک کە ئەتوانێت بتگەێنێت بە ئامانجەکانت خودی خۆتی. و هەواڵە ناخۆشەکەشەوەیە کە بۆ نەگەیشتن بە ئامانجەکانت و بۆ ئەوەی کە سارد ببیتەوە لەو پلانی کە دادناوە تەنیا کەسێک کە ئەتوانێت پاشگەزت بکاتەوە هەر خۆتی. کاتە هیچ کات لە یادی مەکە تەنیا خۆتی کە ئەتوانی خۆت بگەنی تەلووتکە. دروستە دەوروبەر هاوکارە بۆ ئەوەی کە تۆ هەندێک کار ئەنجام بدەیت، بەڵام یاخود ژینگەیەکی لەبارەت بۆ دروست دەکات، بەڵام هەندێک کەس هەیە دەیزانین و دەیبینین کە نە ژینگەیەکی لەباری هەیە، نە بواری بۆ ڕەخساوە و نە ئەو پێداویستیانەی لەبەردەسە کە پێویست دەکات بگات بەو پلەیە یاخود بگات بەو شوێنە یاخود بگات بەو لووتکەیە، بەڵام هەموو توانایەکی خۆیە خاتەگەڕ خۆی ئەو کەرستانەش ئاماداکات، ئەو پێداویستیانە ئاماداکات، ئەو بوارە ئەڕەخسێنێ، ئەو ژینگەیە دروستەکە بۆی کە بگا بەو ئامانجەی کە هەیەی. جا هیوادارم ئەم دوو هەواڵی کە ئەمڕۆ پێم وتن چاک چاک لە بیرتان بمێنێت و دەست بکەین بە پرۆگراممان. پرۆگرامیان بەیانیمان تەنیا من نیم کە پێشکەشتانەکە. پرۆگرامیان بەیانیەمان لە سلێمانیە بێت و هەروەکو دەزانن لە سلێمانی هاوکارمان هەمیشە لەگەڵمانە دالیا کەمالە کە ئەو بڕگۆ بابەتانی کە ئامادەکرێن لە سلێمانی. دالیا هەوڵی ئەوەدا زیاترینی ئەو بابەتانی کە لە سلێمانین کە ئێمە ناتوانین میوانەکانمان ئەرکیان بدەین و ئەو ڕێگە دوورەیان پێ ببڕین و بیان هێنین بۆ هەولێر. ئەوە دالیا ئەرکێوە کێشێ لەگەڵ ستافی با بڵێین نووسینگەمان لە سلێمانی لەوێ کەشێکی وا ئەگونجێنن کە ئێوە لە پرۆگرامی بەیانی 24ەوە سەرنجتان بگازنەوە بۆ ئەوێ. جا ئەو کاتە لەگەڵ دالیاکە بووین، دالیا پێتانەڵێ کە بابەتەکەمان چییە. وەک تریش لە ناو پرۆگرامی ئەم بەیانیە هەندێک بابەت پاکێج ئەوانەی دیکە ئامادەیە بۆی کە بینەرانی ئێمە لە هەر کوێیەکن بینەرمان بن. جا کوردستانیانی خۆشەویست، هیوای ئەوەتان بۆ خوازم کە بتوانم ئەمڕۆ یەک کاتژمێری پڕ بەسوود لەگەڵ من و دالیا بۆ ئێوە دروست بکەین و پرۆگرامی ئەمڕۆ لە یاد نەکەن و بەشێکیش بێت لەو پلان و ئامانجانی کە داتان ناوە ڕێنمایەکی تیا بێت کە ئێوە بە کەڵکتان بێت و سوودی لێوەربگرن. جا بای لە یەکەم بابەتمانەوە دەست پێ بکەین. ئەوەشم لەبیر نەچێ ئەمڕۆ کەش و هەواش با بڵین لە ناو پرۆگرامە هەیە کەمێکی تر باس لە کەش و هەواکەین، کەش و هەوا ئابینین. لە لای من کە کەشێکی زۆر سەقامگیرە، پارانی نییە، کزە و سەرمای نییە، ئاسمانێکی ساماڵە، بەس تا ڕادەیە دەتوان بڵێم سەرمایەکی وشکی هەیە. ئەویش پێم وابێت بەهۆی ئەو بەفرەیە کە دەوروبەری با بڵین ئێمەی گرتۆتەوە بە تایبەتی لە حاجۆمەران و سۆران وانە بەفرە خۆشەکە و جوانی بەفرەکە بۆ ئەوێ ئەبارێت و سەرما و سۆڵەکەشی بۆ هەولێر دێت. جا بەشەکانی دیکەی کوردستان بێگومان باکووری کوردستانیشمان بەفرێکی زۆری لێباریوە، با من زۆرتر لەسەر کەش و هەوا نەڵێم چونکە کەمێکی تر خۆتان بینەری کەش و هەوا بن. با بچینە سەر و بابەتەی کە گرنگە کە ئەمڕۆ لە سەرەتای پرۆگرام و باسی لێ بکەین. ئەویش باسی پاراستنی ژینگەیە. پاراستنی ژینگە یەکێکە لە گرنگترین بنەماکانی گەشە سەردنی کۆمەڵگە. کۆمەڵی خەڵکان کە ئەرکێکی زۆر زۆریان کەوتۆتە سەرشان. من جگەلەوەی کە پێیان بڵێم ژینگە پارێز پێشیان بڵێم ئەندازیاری ژینگە. ئەگەر ئەوان نەبن بێگومان هیچ نەخشەیەکی جوانی ژینگەمان نابێت. ئەوان هەمیشە خەریکی خزمەتکردنی ژینگەن. جا ئەمە بەلایەکەوە بابزانین کەوتم ئەم ئەرکە زیاتر کەوتۆتە ئەستۆی ئەو ژینگە پارێزانە، ئەوانەی کە پێیان ئەوترێت ئەندازیاری ژینگە. لەو چارچێوەیە بۆ ڕزگرتن لە خەمخۆری و ماندووبوونی ژینگە پارێزەکان دەستگای خێرخوازی بارزانی وەک هەمیشە لە هەموو مەیدانێکە بوونی هەبووە. ئەم جارش هاوکاری بەسەر ژمارەیەک لە ژینگە پارێزانی سنووری هەولێردا بەش کردووە. ئێمەش لە پاکێجێک یاخود لە بابەتێک و راپۆرتێک بۆ ئێوەمان ئامادە کردووە، پێکۆ با بچین بیبینین ئەگەڕێمەوەلات. ئەو شوێنانەی هاوڵاتیان پیسی دەکەن ئەو پاکی دەکاتەوە. سەرهەنگ 7 ساڵە ژینگە پارێزە و لە شاری هەولێر
خزمەتی ژینگە دەکات. گلەیی هەیە کە هاوڵاتیان لە بەرچاوی ئەوەوە پاشماوەکان فڕێ دەدەن. سعات هەشت دێم سعاتێک تەوا دەبین داوامان ئاکاریمان ناکە کەس ئاکاری هەر دێن ڕۆژانە دێن ئێرە پیسدا هەم دێن ڕۆژانە دێن ئێرە پیس دەبیتەوە جاران کارەکەی خۆش دەوێت وازی لێ ناینەمە هەتای ئەفسارە لێرەمە وازی لێ نانم. لە بەرامبەر ئەو خزمەتەی کە ژینگە پارێزان دەیکەن دەستگای خێرخوازی بارزانی بە هەماهەنگی لەگەڵ کونسوڵی ئیمارات لە هەرێمی کوردستان جلوبەرگ و خواردنیان بەسەر 300 ژینگە پارێزی سنووری پارێزگای هەولێر دابەش کرد. هەوڵێکی زۆر گرنگی دەستگای خێرخوازی بارزانیە کە بڕێکی زۆر باش لە هاوکاری پێشکەش کراوە کە ئەمەش دەبێتە هۆی یارمەتێکی زۆر بۆیان لە خۆیدا پەیامێکە کە پێیان بگا کە زیاتر گرنگی بە پاک و خاوێنی شار بدەن زیاتر گرنگی بە سەوزایی بدەن زیاتر گرنگی بە زیادکردنی سەوزایی بدەن کە کەمێک لە ئەرچی ئەم ژینگە پارێزانە کەم دەکاتەوە. زیاتر لە 1100 ژینگە پارێز لە شاری هەولێر هەن کە بەردەوام لە خزمەتی جوانکردنی سیمای شارن. لە گەرما و سەرماوە لەو ڕۆژانێک کە هاوڵاتیان لە پشودان و بەشداری بۆنەکان دەکەن ژینگە پارێزان کاری پاکردنەوەی شار و خزمەتی ژینگە دەکەن بۆ ئێلانی کەم پێویستیان بە پاڵپشتی مادی و معنەویە بۆ بەردەوام بوونیان. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. لەسەر بابەتی دووهەممان کە گفتوگۆی لەسەر بکەین کوردستان هەر پارچەیەکی بگری بەشی خۆی ئازار و مەینەتی چەشتووە. جا ئێستا ڕۆژهەڵاتی کوردستان پارچەیەکی کوردستانە کە زۆر زامی لە جەستا هەیە. ئەوەیشی کە وای کردووە کە ئەو زامە قوڵتر ببێت ئەوەیە کە فشارێکی زۆر لەسەر ئەو ناوچەیە هەیە بە تایبەتی ئەگەر بینە سەر باسی ئابووری خەڵکەکەی لەژێر فشارێکی زۆرن. ئەوش بەهۆیەوەی کە بازاڕەکان ئەوەندە هەڵاوسانیان بە خۆیانەوە بینیوە ئەوەندە نرخی شتومەک و کاڵاکان گرانە جا لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەوڵی کاسبکارانی ناوچەی موکریان ویستیانە پێشەنگایەکی زستانە لە شاری مەهاباد بکەنەوە بۆی کە تا ڕادەیەک بتوانن لەوێ ئەو بەرهەمانەی کە هەیەە ئەو کەلوپەلانەی کە هەیەە لەوێ بە بازاڕی بکەن. نرخی کەلوپەلەکانی پێشەنگاکە لە 100 هەرزانترە لە نرخی بازاڕەکان و خەڵکێکی زۆری ڕووەکاتە ئەو بازاڕانە. جا بەهۆی گرانی و وەک باسم کرد هەڵاوسان هاوڵاتیان توانای کڕینی کەلوپەلەکانیانێ بەڵام ئەم جۆرە بازاڕانە دەرفەتێکی باشە ڕەخسێنێت لە 100 بۆ ئەوان زۆرە لە کاتێکا کە ئابینین ڕۆژ بە ڕۆژ دۆلار نرخیە چێتە سەر و تمن ڕۆژ بە ڕۆژ نرخی دێتە خوارەوە ئەم بازاڕە یارمەتی دەرێکە بۆ ئەوەی کە لەوێ هاوڵاتیان پێداویستەکانی خۆیان دەست بکەوێت جاوە لە یاد ناکەین کە کورد لە هەموو شوێنێک کە بزانێت تووشی تنگانە و هەروەها تووشی نەهامەتی دێت دەستەخەنەدان و دەستی یەکتری بۆ ئەوەی کە بتوانن بەسەر و ئاستەنگە تێپەڕن. ئەمیش جۆرێکە لەو دەستخستە ناو دەستی یەکتریە کە ئەو بازاڕیان ڕێکخستوەکو پێشەنگایەکە و نرخی شتەکانیش هەرزانترە. بچینە ڕۆژهەڵات. کەلوپەلی زۆر و کڕیاری کەم ئەمە حاڵی ئەم ڕۆژانەی بازاڕەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانە. بە هەوڵی کاسبکارانی ناوچەی موکریان پێشانگایەکی زستانە لە شاری مەهاباد کراوەتەوە. لەم پێشانگایەدا هەموو جۆرە پێداویستیەکی هاوڵاتیان لە جلوبەرگ و کەلوپەلی کارەبایی و پێداویستەکانی ناومەڵ تا خواردەمەنی و ئێکسسوارات و بەهارات و بەرهەمی دەستی و زۆر کەلوپەلی دیکەش بەردەستن. سەردانکەری پێشانگاکە بە ژمارە زۆرن بەڵام ژمارەیەکی کەم لەو سەردانکەرانە دەبنە کڕیار. الآن لە حاڵی حازردا مشتەرەکان دێن وەلی متاسفانە خەریدار زۆر کەمە. ساڵانی پێشتر لە شارەکانی شنو و دەروبەر کە داماندەنا مشتری بێداد زۆر بوو بێ حەد شتی ئەمە فرۆشمان زۆر بوو وەلی ئەلا متاسفانە بە خاتیەوەی کە گرانی هەیە تەوەڕم لەسەرەیە خەڵک فقط دێن چاو لێ دەکەن هیچ شتێک ناکڕن. نرخی کەلوپەلەکانی ئەم پێشانگایە بە ڕێژەی لە 100 هەرزانترە لە نرخی بازار بەڵام تەنانەت ئەم داشکانە زۆرەش نەیتوانیوە کێشەی گرانی لە ڕادەبەدەری کەلوپەل و گیرفانی بەتاڵی هاوڵاتیان چارەسەر بکات و هەر بۆیەش وەک کاسبکاران دەڵێن زۆر بەیان تووشی زیان بوون. لەم پێشانگە ئەنواعی خوراکی
پوشاک وەسایل زینەتی ئارایشی بێداشتی چیف و هەروە کەلوپەلەکانی دیکەش لێرە هەنا ماوەیەکە کە لێرەینە و خەڵکێکی زۆر سەدانی و پێشانگەیە دەکا لەو ماوەی کە لێرە بوونە ئەکسەری غورفەدارەکان زەرمەند بوونە بەهۆی گرانی و تەوەڕوم خەڵک توانای خەریدیان نییە. گرانی و هەڵاوسان لە سەرانسەری ئێران و بە تایبەتیش ڕۆژهەڵاتی کوردستان بەڕادەیەک پەریان سندووە کە زۆربەی هاوڵاتیان ناچارن داهاتەکەیان تەنیا بووە کرێی شوێنی نیشتەجێبوون و دابینکردنی خۆراک تەرخان بکەن و پارەیەکی زیاد بۆ کڕینی کەلوپەلی دیکە نامێنێتەوە. لەم نێوەدا بەشێکی زۆر لە هاوڵاتیان بەهۆی هەژارەوە ناچارن گۆشت و هێندێک خواردەمەنی گرانیش لە بەرنامەی خۆراکی خۆیان وەلا بنێن. کامیل بۆکانی، کوردستان 24. ئەوەی ڕۆژانە بینەری پلاتفۆرمەکانی سوشیال میدیا بێت بێگومان لەم هەواڵە بێبەش نەبووە کە بینیمان هاوڵاتیەک بەهۆی بەکارهێنانی جۆرە شامپۆیە کە بۆ ڕەشکردنەوەی قژە بە کاتێکی کەم سەرچاوی چۆن ئاڵسا بوو ئیتر بینیمان کە چۆن گلەیی لە ئەو بەرهەمە ئەکرد هەرچەندە باوە لە یاد نەکەین هەر ئەم شوێنە شایەتی بۆ ئەوە ئەدات کە ئێمە لە پرۆگرامی بەیانی 24 زۆر جار بابەتمان تەرخان کردووە بۆەوەی کە میوانی تایبەتمان هەبووە هاوڵاتیانمان ئاگادار کردوێتەوە تکایە لە ڕێی ئۆنلاینەوە ئەو بەرهەموو ئەو پێداویستیانە مەکڕن کە پەیوەستە بە جوانکاری پەیوەستە بە تەندروستی هەندێک کەس هەندێک بەرهەم بەکارەهێنێت کە بۆ داوەزاندنی کێشە بۆ بەرزکردنەوە و زیادکردنی کێشە کە دەبینی تووشی جۆرەها لێکەوتەی لێ ئەبێتەوە کە تووشی نەخۆشی جۆرا و جۆری ئەکات ئەمیش جۆرێکە لەوانەیە کە هەر لێرە ئاماژەمان پێکرد و باسمان کرد کە و کەرەستانەی کەرەستەی جوانکارین یاخود پێداویستی جوانکاری چەندە زیانیە چکە تۆ نازانی ئەمە لە کوێوە هاتووە ئایا بەرواری کۆتایی هاتن یاخود ئەکسپایرەکەی کەیە کێناڵە نەیانگۆڕیەوە ئەستیکەری پێوە نییە بۆیە زۆر ئەبێ ئاگادار بن جا هەمیشە قسەیەکیش هەیە کە دەوترێت یاسا ئەو کەسانەی کە بێ ئاگان پارێزگاریان لێ ناکات نابێ بێ ئاگابی ئەبێ بزانی مافی تۆ چییە چۆن ئەو کەرستا یاخود ئەو پێداویستیانە ئەکری لە کوێ ئەیکڕی ئەگەر تۆ ئاگادار نەبی هۆشیاری ئەوەت نەبێت دواتر مافی ئەوەشت نییە کە گلەیی بکەیت چونکە تۆ شتێکت بەسەر خۆتا هێناوە ئەم بابەتە هەرەوە نەبوو لێرە کۆتایی پێبێت هەرەوە نەبوو یەک هاوڵاتی وای لێبێت دیسانەوە هاوڵاتیەکی تر لە دوای ئەوەی کە ئەم ڤیددیۆ بڵاو بۆەوە خەڵکێکی زۆر بینی هاوڵاتێکی دیکەش ڕەنگە وتپێتی ئەم بەرهەمە لەوەی ئەو ناچێت ئەوەی من تایبەترە جیاوازترە با من بەکاری بێنم بەڵام بە دەردی هەمان هاوڵاتی دیکە ڕۆشتووە ئەویش سەر و چاوی ئاڵساوە جا بۆتە هۆی ئەوەی کە تووشی ئالێرژی و حساسیەتی پێست بوونە هەردووکیان تر ئەسا خەریکی وەرگرتنی چارەسەرین بەڵام ئەمە هەلێرە ئاوانە وەستێت کوردستان بە شێوەیەک کابینەی نۆیەم کاری تێعکات یاخود کار لە کابینەی نوێن بە شێوەیەک ڕێکخراوەکە بە دوچوون بۆ هەموو قەزیەک بکرێت کە بە زیانی هاوڵاتی یاخود لە دژی بەرژەوەندی هاوڵاتیانە هەر بۆ ئەمە بەستە لە دوای ئەوەی کە ئەو هاوڵاتیە لە سلێمانی بوو ئێستا ئەم هاوڵاتی تر لە هەولێرەکە شامپۆیەکی قژڕەشکردنەوەی بەکارهێناوە تووشی حساسەتی پێستی کردووە و بێگومان سکاڵایان تۆمار کردووە ئەش بێ بە دوچوون بکرێت بۆ ئەو سکاڵایە اینجا بۆ ئەمە بەستە قایمەقامەتی هەولێر لیژنێکی پێکهێناوە کە بە دوچوون ئەکەن بۆ ئەوی کە بزان ئەم بەرهەمە لە کوێوە دێت بەڵام تکایە با ئەلێرەوەی تر هۆشیار بین ئەوەی کە هەیەی لە ماڵەوە چەندێکە بەکاری هێنەوە هیچ ئیتر ماوەیەکی زۆر لە ماڵەوە بەکارێنەوە بەڵام ئەگەر لە ئەمڕۆ بڕیارت داوە تۆ بەرهەمێکی لەو جۆرە بکڕیت کات لێ ئەەکەم مەیکڕە چونکە مەرجنیە هەموو شتێک خۆت تاقی بکەیتەوە جا ئەو کات بزانی سوودی هەیە یاخودنا هەندێک کەس ئەبینین بە ئەزمموی کەسانی دیکە ئەگەن بە نەتیجە ئێمە گەشتین بەو نەتیجەیە کە ئەم بەرهەمانە هیچ سوودێکی نییە و بۆیش لێرە ئەم لەم پرۆگرامە باسیەکەین بۆی کە زیاترەوە هۆشیار ببنەوە ماچینە بابەتە ببینین دێمەوە چاو مختاو بتەقی ئێستا چاوم زۆر ژان دەکا سرم زۆر ژان دەکا قوربانیکی دیکەی شامپۆی قژڕەشکردنەوەیە شامپۆکەی لە ڕێکلامی پەیجەکانی تۆڕە کۆمەڵاتەکان بینیوە و ئاشنای بووە شەیدا لە ڕێگەی فرۆشیارێکەوە شامپۆکەی کڕیوە و دوای یەک جار بەکارێنان تووشی نەخۆشی کردووە شامپۆکەی ئەگەرچی بۆ قژڕەشکردنەوە کڕی بوو بەڵام خەریکە چاوەکانیشی بەهۆیەوە کەس دەبێت ڕۆژی پێشەمەوە شامپۆیم کڕی ئەو شامپۆیە
پەیجەکانی خۆیان دەڵێن ئەوە سروشتیە سروشتی نیە ئەو شامپۆیە چیمیاویە چەم بەواستەوە بەڕاستی دیعیان لۆ دەکرد لەبەرەوەی هەلخەرەتام چوم کڕیم کە ڕۆژی پێشەمی نامە سعات دوی نورانێ لێمدا لە ماڵێ چی بچێشەمنەوە بەزلۆ شەوێ سبەینەکەی سرم بە خۆران کە تو هەموو بۆ برین و ئەوە ئاو لێ داهاتە خوارێ دوایدا دم و چاو ناو چاوم و نیچوان و ئەوانم هەمووی کرد لە چەند ڕۆژی ڕابردوودا هاوڵاتیەک لە شاری سلێمانی دوای بەکارهێنانی شامپۆیکی قژڕەشکردنەوە تووشی ئاوسان و وەستیاری بوو لەسەر و دەموچاویدا دوای سکاڵەکردن پۆلیس خاوەنی سەرەکی شامپۆکەی دەستگیر کرد ئەم حاڵەتی ئەولێری ژوای کرد لیژنە لە قایمقامەتی ئەولێر پێک بێنرێت و لێکۆڵینەوە و پشکنین بۆ ئەو کاڵایە بکرێت لە بازاردا ئەگەدار کراینەوە کەوا هاوڵاتێک لە شاری هەولێریش ئەو زۆرە شامپۆی بەکارهێناوە تووشی حاڵەتێک بووە ئەمە پەیوەندیشمان پێوە کرد بۆ ئەوەی کە لە چێ کڕیتی ئەو شامپۆی بەڵام ئەو گوتیم لە دەست کڕیتمەوە لە ناو بازار شوێنێک نەبووە دوکانێک نەبووە کە لی کڕیتەوە بەڵام لیژنەکانمان ئێستا وا دەرچوونە بە دوا داچوونی پێویست دەکەن ئەکید پشکنین بۆ ئەو جۆرە شامپۆیە دەکرێتن ئایا بە ڕێگایەکی دروست و با بڵێن فەرمی داخل بووە یاخود بە قاچاق داخل بووە کە ئەنجام پشکنینەکە دەرچوو اینجا بڕیاری لەسەر دەدەین و ئیجرعاتی پێویست وەردەگرین ساڵی 2023 و سەرەتای ساڵی 2024 چواردە کەس کە لە ڕێگەی ئۆنلاینەوە کاڵایان فرۆشتووە و بەهۆی سکاڵای هاوڵاتیانەوە بە بڕیاری دادوەر دەستگیر کراون و ڕوبەڕووی یاسا کراونەتەوە و دەستیش بەسەر کەلوپەلەکانیاندا گیراوە هەر کاڵا و کەلوپەل و دەرمانێک بە کوالەتی کۆنتڕۆڵدا تێپەڕ نەبوو بێت دەچێتە چوارچەوەی کاڵای قاچاخەوە بەشێکی زۆریش لەو کاڵایانەی بە ڕێگەی ئۆنلاین دەفرۆشرێت هاوڵاتی ئاگادار نییە ئاخۆ کاڵاکە بە فلتەری کوالەتی کۆنتڕۆڵدا تێپەڕ بووە یاخود نا بۆ ئێلایەنی پەیوەندیدار داوا لە هاوڵاتیان دەکات هۆشیار بن لە کڕینی کاڵا بە شێوەی ئۆنلاین ئازەر فاروق کوردستان 24 هەولێر لەو کاتەوە پێکەوە چاوەڕێ بووینە تاکو بچینە سلەیمانی لە سلەیمانی هاوکارمان دالیا کەمال وەکو هەموو ڕۆژانی چوارشەمە بە بابەتێکی زۆر سەرنجڕاکێش و جوان لەگەڵمان بێت و پرۆگرامان لەگەڵ جوانتر بکات ئەم بەیانە دالیا بابەتێکی زۆر گرنگی ئامادە کردو ئەگەر یەک جار هونەرمەندان هونەرمەند بن ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن کە ئەتوانن توانای میوزیک ژەنین و هەروەها شێوەکاری و هەروەها هەر هوەرێکی تریان هەبێ ئەوان دووجار هوەرمەندن و زۆر جێی خۆیەتی کە گرنگێکی تایبەت بدەین بەم بابەتە و دەستی دالیاش خۆش بێت کە ئەو بابەتانە هەڵە بژێرێت کە بە تایبەتی پێویستن لە ناو کۆمەلگای زیاتر و زیاتر باسی لێوە بکرێن هەر بۆم مەبەستا ئەچمەلای دالیا چکە میوانی تایبەتیشی لەسەرم بابەتە لەگەڵایە دالیا بەیانیت باش بەیانی خۆت و میوانەکانت باش دەست خۆش بۆ ئەم تەوەرە جوانی کە هەڵت بژاردووە دیارە کۆمەڵێک یاخود چەند هونەرمەندێکی خاوەن پێداویستی تایبەتت لەلایەکێک لەو تابلۆنەش لەلای تۆوەیە و زۆریش جوانە جا میوانداریت کردوون ئەمە بەمەلات و بینەرانی پرۆگرامی بەیانی 24 بسپێرمە دەست بزانین تو ئەم بەیانیە لەگەڵ میوانەکانت چۆن بەرنامەکە ئەنەخشێنی سڵاو لە تۆ سۆڤان سڵاو لە بینەرانی کوردستان 24 ئەمڕۆ باسی کۆمەڵی گروپ ئەکەین کە لە ناو کۆمەڵی ڕۆژە کار دەکەن ئەم گروپانە بە شێوازی جیاواز کار دەکەن هەیانە شانۆکارە هەیانە میوزیک ژەنە هەیانە شێوەکارە بە خۆشحاڵیەوە کە بەشێکی زۆریان خاوەن پێداویستی تایبەتن بەڵام کۆمەڵی ڕۆژ بۆتە ناوەندێک بۆی ئەم خاوەن پێداویستیانە بەهرە هونەریەکانی خۆیان بدۆزنەوە ئەمەی لە پشتی منەوەیە تابلۆ یەکێک لەو خاوەن پێداویستیانەیە کە ناوی ئەڤین سابرە بەڵام توانیوێتی لە ڕێگای کارە هونەریەکانیەوە پەیامەکانی خۆی بگەێنێ وەکو خاوەن پێداویستی خۆی دنیابینینی خۆی بگەێنێ بۆی بتوانێت ئەوەی کە لە کۆمەلگا هەیە پیشانی بدات کە ئەو وەکو خاوەن پێداویستی چۆن لێ ئەڕوانێت جگەلەوە ئەمەوان ماژە بەوە بکەم کە دیارە گروپێکی تایبەتی شەیە کە ئەم گروپە گروپێکی شانۆیە لە ساڵی 1995 دروست بوو و خاوەنی چەندین بەرهەمی شانۆیە پێکەوە ئەم فیچەرە بینین و دواتر دەچمە لای میوانەکانم
ئەمڕۆ شانۆی پیتەنەلکاوەکانە نووسینی کاکەدار و عەزیزە ئەم دقەی کە کارم تیا کردووە لە ساڵی 2019 لە کوێی زۆرێک لە دەقەشانوەکان لە ئەوروپا یەکێک بۆ لەوانەیە کە خەڵاتی باشترینی وەرگرتووە و دەرهێنانی خۆمام ئیشە باس لە معاناتی چیرۆک نووسێگەکات کێشەکەی ئەوە هەیە کە ناتوانێت پیتەکان بە یەکەوە بلیچێنێت چونکە هەر دەقەکە خۆی ناوی شانۆی پیتەنەلکاوەکانە ناتوانێت چیرۆکەکەش تەواو بکە لە نەتیجەیە هەموو ئەو پاڵەوانانەی کە تایەتی بە هەرێکەوە بە حادیسەیەک نووسیوێتی ئەو کۆمەڵە کەسێک کە لە دەورین وەکو ئەکتەرەکانی ناو چیرۆکەکەی مەجبوریەکەن لە کۆتاییە هیچ شتێک نەنووسێتەوانێ و ئەبێ ئینتیحار بکا بۆی کە ڕزگاریان بێت لەو مەساتەی کە تایەتی لەسەر لاپەڕەسپیەکان بە قەڵەمێکی ڕەش لە ڕەش و سپیکە هەموو نهێنیەکانی خۆم ئەنووسمەوە. پیشاتانێت ببینن ئازادی بازرێکی بەدەودا کێشام تا خۆکوژیتیان چەند مەسیجی هونەر جگە لە هونەر هیچی تر نییە بەڵام ئێمە لە پشتی ئەم کارەوە ئەمانەوێ کارێک بکەین کە بە کۆمەلگا بڵێین تێڕوانینی خۆتان بەرامبەر بە ئەو توێژەی کە ناوی توێژی کەسانی کەمەندامانە بگۆڕن بەو چاوە تەماشایان بکەن کە ئەوانیش توانایەک هێزێک تاقەیەک هەیە ئەگەر هەلیان بۆ بڕەخسێ ڕەنگە بتوانن داهێنان بکەن گرنگترین مەسیجی ئێمە ئەوەیە کە هونەر بکەین وەکو چۆن کەسانی تر هونەرەکە کەمەندامانیش شانسی ئەوەیان هەبێ هەلی ئەوەیان بۆ بڕەخسێ هونەر بە هەموو جۆرەکانی ئەوە نەک لە شانۆ ئێمە جاری وهەیە پێویستمان بە ئەکتەرێکی کەمەندامە ڕۆڵێک ببینێ لە درامایەکە لە فیلمێکی سینەماییە وا جوانترە ئێمە ئەکتەری کەمەنداممان هەبێ بێ ئەو ڕۆڵە ببینێ نەوە کا کەسێکی ناکەمەندام بێ ئەو ڕۆڵە ببینێ من ئەڵێم ئەم گروپە وەکو گروپەکانی تر ئەیبینم وەکو گروپی کەم ئەندامانی کوردستان نایبینم چکە ئەوەنەی ئەوان لەگەڵمانە باشن و ئەوەنەی خەمخۆری ئێمن هیچ کەسێکی تروان نایبینم یعنی من کە هاتوومەتە ناو ئەم گروپە و مرۆڤێکم کە کەم ئەندام نیم و ئەوان جیاوازن لەگەڵ منە وای نابینم هەستەکەم ئەوان زۆر زیاتر لە من هەوڵدان و توانایان زیاترە خۆی گەورە شتێکی بچکۆلەی لە سندونەتەوە توانایەکی یاوە بەوان لەناو ڕحیانە توانایەک هەیە تەسەوری ناکەی هەنێک کار ئەکەن هەنێک شت ئەکەن کە من ئەوها سەریانەکەم سرم ئەسوورمە و زۆر دڵخۆشم پێیان ئەمان گروپ نین بۆ من بەڕاستی خێزانێکن. دەستەکانتان خۆش بێ ئەوەی کە بینیمان دیارە یەکێک بوو لە بەرهەمەکانی ئێوە کە وەکو کۆمەڵەی کورتەباڵان وەکو کۆمەڵەی شانۆیی لەگەڵمانە بوون میوانەکانم با بناسیێنم مامۆستا ئاسۆ نووری کە وەکو دەرهێنەرێک لەگەڵمانەیە کە دامەزێنەری ئەم کۆمەڵەیە هەروەها خاتوو ژینیا کامەران کە وەکو دەرهێنەر وەکو ئەکتەرێ لەگەڵمانە هەروە مامۆستا ئاشتی هیدایەتیش کە خۆی خاوەن پێداویستی تایبەتەوە بەڵام توانایەکی زۆر تایبەتیە وەکو میوزیک ژن لەگەڵمانە دووبارە بەخێر هاتن مامۆستا گەر بینە سەر ئەوەی کە بیرۆکەی دامەزاندنی ئەم کۆمەڵەیە کە کۆمەڵێکی زۆر تایبەتە بۆچی ئەگەڕێنیتەوە چۆن کارێ لەسەر کرد بەیانیتان باش هیوای سەرکەوتنتان بۆ خوازم خۆشحاڵ بووم دالاجانە بەرنامەکەی تۆ بەشدار بوومە بەیانە کاکە بیخەنە سەعات نۆ هیچ نەبێت لە هەشتەوەی مەخەڵەسێ لە حەوتەوەی سەعداترە وەستین من بوو ژینە هەڵەسێ تەمەڵە بەیانە منیش خەمم بوو باز ئەکتەرێکی مولتەزیمە یعنی هەر کاتێک پێ بڵێ ئەو چێش و شتی نیە
دالاجان گروپی شانۆی کە ئەندامانی کوردستان لە ساڵی 1995 دام مەزرانەوە بە شانازیەوە قسەیەکەم لەوە شانازیتر ئەوەیە بۆ من ئەتا ئەم لەحزەیە لەگەڵ ئێوەی شەکەم دانیشتم لەم بەرنامەی تۆ 23 هەمین کارەوە بۆیانەکەم و بە خۆبەخشیشمە تا ئەم لەحزەیە و چکە شانازی پێوەکەم گروپی کەمەندامان بۆ شانۆ زۆر خۆشحاڵم بۆی لە کوردستان و لە عێراق تاکە گروپم هەیە هەتاکو ئێستش دوو جار چوومەتە فیسڤاڵی نێودۆڵەتی و خەڵاتیشم وەرگرتووە لە ناو هەموو کەمەندامەکانیشا کۆمەڵێک گەنجی جوانی دەرچی پەیمانگای هونەرە جوانەکان وەکو ژینیا و سەنا و دیاکۆ و کۆمەڵێکی تر لەوانە لە ناو گروپەکەیان و شانازیان پێوەکەم کە هیچ پەیوەندەیەکیان بە خاوەن پێداسی تایبەت و کەمەندامانەوە نییە بەڵام ئەوان دڵسۆزانەتر لە کەمەندامان کارەکەن لە ناو هەموو پرۆژەکانە و وەکو ڕەفیقیان لێ هاتووە و بەردەوامیش حەزەکەن کۆنتاکت و هاتوچۆ ئیلتیزامان هەبێ بۆی زۆرترین کات پێکەوە بین ئەم گروپە لە ساڵی 2013 ئیجازەی مەڵەتی ڕەسمی بۆ دەرهێناوە لە وەزارەتی ڕۆشنبیری کەم ساڵ هەبووە لە فیستیڤاڵەکان بەشدار نەبین و بە تایبەتی لە 27 ئینشەڵا ئەم ساڵش بەتەمای شتێکی ئاواهین زۆر باشە کەس تا دەست بە دامەزاندنی ئەم گروپە کرد چەند کەس بوون چۆن کارە لەسەر کرد ڕەنگە ئەو کاتە زۆر زەحمەتتر بوو بێت بۆیەوە وەڵاهی زەحمەت نەبوو بە ئەمانەتەوە قساکەم کوڕێکی ڕەفیقمان هەیە کاک ئاوات عەلی سابر هەر ئەندامی خۆمانە لە کۆمەڵی ڕۆژە ڕەفیقی مناڵی و گەنجی ئەوانەمە ڕۆژێک پێیوتم کۆمەڵەیەکمان هەیە بۆ نایەت یارمەتیمان بیت ئیشی شانۆشتیان بۆ بکەی وتمی چێوتی کەمەندامانە وتم ینی خەڵکی کەمەندام واتە کاستەکە هەبوو خەڵکەکە هەبوو نە کاستەکە هەبوو چکە دوایی کە چوومە ئەوێ دەستم کرد بە ئیشکردن تەسەوەر کە دراسەی 5 ساڵی مەحەدی فنون جەمیلە ئەوانە من بە ساڵ و نیوێک هەموو کاستەکە نزیکی 40 بۆ 50 ئەندامە بووتیایە لەو 50ش نزیکی 20 بۆ 25 تیا هەڵبژارد لە زۆربەی هەرە پرۆژە کۆنەکانە بەشداریان کردووە ئیتر ڕۆشتون بۆ ئەوروپا زەواجیان کردووە زۆربیان کەس بوون من ئێستاشی لەگەڵ بێ حەزەکەم زۆرترین خزمەت لە ناو هەموو پرۆژەکانمە بە خانمان ئەوانە بیکەم حتا ساڵی پار ساڵی 2022 مەشروعەکەم هەبوو مردن لە چواروەرسیان کچ دیاب بەشداری کردبوو دەستەکانتان خۆش بێن ئەگەر بینە سەر ئەوەی ئەو پرسیارەی کە گوێمان لێ بووسانە خۆی خاوەن پێداویستی تایبەت نەبوو بەڵام کاتێک کە لەگەڵیانە کارەکە باسی لەوە کرد کە بەشێکی زۆر لە تواناکانی ئەوان سوودی لێ وەرگرتووە ژینیا بۆ تۆ چۆن بوو چەند ئەزمونە لەگەڵیانە هەبوو بەڵێ منۆکۆی کە بۆ یەکەم جاریش بوو کە لەگەڵ ڕێکخراوی ڕۆژە ئیش بکەم بەڕاستی ئەزمونێکی زۆر جیاواز بوو ئەزمونێکی زۆر جوانیش بوو واتە پێشتر ئێمە کە لە پەیمانگای هونەرە جوانەکان ئیشی دەرهێنانم کردووە یاخود وەکو هاوکار بووم یان مساعد مخرج بووم ئەوە بەلایەک بەڵام ئەم ڕێکخراوە و ئەم ئیشی کە لەگەڵ ئەم ڕێکخراوای کردم زۆر جیاواز بوو چکە شەرت نییە کە تۆ کەسێکی ئەکادیمی بیت اینجا بتوانی نواندن بکەی نەخێر بەڵکو کە ئەکادیمیش نەبی و ئەگەر تا ینی پێداویستی تایبەتیشێ هەبێ هیچ گرنگ نییە گرنگەوەی کە تۆ بتوانی کە بە شێوازێکی زۆر باش ڕۆڵی خۆت بگێڕی گرنگەوەی کە تۆ دەنگێکی زۆر باشە هەبێ بۆی کە بینەر بتوانێت سوودێ لێ وەرگێت و بە جوانی حیوارەکانە بگاتە لای بینەر بۆیە ئەو کەسانەی کە من لەم شانۆیە ئیشم لەگەڵیان ناکرد کاتیانە بوو کەمەندان بوون بەڕاستی توانایەکی زیاد لە پێویستیان هەبوو ئاتانی زۆر لە ئێمەش باشتر بوون نواندنیان زۆر لە ئێمە باشتر بوو ئەزمونێکی زۆر جوان بوو بەڕاستی پێویستەکە لەوە زۆر زیاتر پەرە بە تواناکانیان بدرێت دەستەکانە خۆش بێت مامۆستا ئاشتی ئەگەر تۆ باسی ئەزمونی خۆتم بۆ بکەیت سپاس بۆ ئێوە من ئاشتی با بڵین
وەکو دەست پێک و ئەوانە لە سەرەتای تقریبا لە 92 و ئەوانەوە خەریکم لەگەڵ کۆمەڵی ڕۆژیشان لە 2000ەکانەوە ترمناڵ بووم وەکو پەیمانگای هونەرە جوانەکانیش لە ساڵی 2005 و 2002وانە تەواوم کرد ئەزمونێکم هەیە بەشی خۆم لەگەڵ کۆمەڵی ڕۆژ طبعا لێرەوە زیاتر هاندران بۆەوەی کە بەردەوام بم بەڕاستێکی لەم ئاخیرانەش کۆلێژی کارگێڕیم تەواو کرد بەشی تەکنیکی میدیا ئێتر خەریکم لەگەڵ گۆرانی و لەگەڵ دەستەکانە خۆش بێت بەرهەمێکی بۆ ئامادە کردوین کە ئێستا پێشکەشمانکەیت سەرچاو خۆش بێت کەم و کوردی هەر شتێکە بوو ترە بێ ئێمەش لەبەر بەیانیە قبوڵ یەکەین بۆ مۆزوع بۆمان دەنگت خۆش دەستت خۆش زۆر تایبەت بوو مامۆستا من هەر خۆم ئەزمونێکی تایبەتم هەیە لەگەڵ خاوەن پێداویستە تایبەتەکانە هەر لە مناڵیەوە ینی سەردانێکێتی نەبینیان مەکرد ئەمە زۆر تایبەت بوو کاتێک کە ئەم بینین ئەوان توانایەکیان هەیەوەکو ژینیاوەتی لە ئێمەیان نییە زۆر اینجا یەکگرتوون و بە گروپ ئیشەکەن ئەمە وای لێ کردو زیاتر بەهرەکانیان دەربکەوێت ئەگەر بینە سەر کارەکانی ئێستاتان گروپەکەتان لە چەند کەس پێکاتوە خۆکو خۆشت ئاماژت پیاوە کە هەوڵداوە زۆر پێیان خانمان بن وڵات تقریبا 15 بۆ 20 ئەندامە بین ئێستا لە کچوو لە کوڕ ناڵم کچەکانمان زۆرتر الحەمدوللا چکە زۆر حەزەکەم فیسۆلۆژیەن کچ بە تایبەتی ئەگەر خاوەن پێداویستی تایبەت بێت جیاوازە لە پیاوان و لە کوڕان وانە ئەو بێ زیاتر احتیمامی پێبێ ئەنی هەتا لە دەریشەوە کاتی خۆی ئێستاشی لەگەڵ بێ و کیژۆڵەکانی کە لەگەڵ من هەر احتیمامیان پێم بە هەموو معنایەک ئەزانین چیە ئەم گروپە
ینی دایمەن و قسەم کردووە شوێنێکی وەکو وەزارەتی ڕۆشنبیری ئەبواە هیچ گرروپێکی بەسەر نەکردایەتەوە زۆرترینی بەرەم بەرکەوتی لەگەڵ گروپی ئەمە بواە چونکە زۆر تایبەتن زۆر لە گروپەکانی خۆمان هەیە لە ساخەکان لە دەرەوە نەک نەچوونەتە فیستیڤاڵی دەرەوە فیستیڤالە ناوخۆیەکانی شتیا بەشدار نابن ئێمە لە کەم فیستیڤالە بەشداریان تیانە کردبێ ئەزمونێکی زۆر مویمیانە لە زۆربەی بۆنەکانی ئێوە چالاکیتان هەیە بە دڵنیایە پێتەڵێم بە حزورمان هەیەتیایە چونکە کۆمەڵی ڕۆژ وا تەسیسمان کردووە ئەبێ لە ناو ئەم کۆمەڵەیە کۆمەڵێک هونەرمەندی وەکو کاک ماوساشتی تیا هەڵکەوێ لە وەکو خاوێن پێداویستەکانی کە شانۆکاری تیا هەڵبکەوێ تەشکیلی وەکو ئەڤین کە ئەکتەرێکی زۆر باشیشە ئەکادیمیشە مامەسا پەیمانگاشی تەواو کردووە و کۆلیژی هونەرە جوانەکانیشی تەواو کردووە بە وەزعی سەحی خۆشیەوە ئەو دەست و پەنجە جوانەشی پێوەیە ئەڤین ئەمڕۆ خۆی لێرە نییە بەس دیارە بە تابلۆکانی لێرەمان بەشدار یوای سەلامەتی بۆ خوازین ئەو حزوری هەبوایە بەڵام تر تۆزێک ناساغە و عملیات و شتیوانی کردووە سەلامەتیشە بابینە سەر هەڵبژاردننی دەق ئەو دەقانەی کە هەڵێ بژێری تا چەندە ئاوێتانی ینی ئاوێزانی ژیانی خاوەن پێداویستەکانە یاخۆ بە شێوەیەکی گشتیەوە کارەکەن ئەو پرسیارە ساڵی 1995 کە چوومە کۆمەڵی ڕۆژ جەنابی کاگنووری بە ڕەحمەت بێ ئەو کات سەرۆک بوو وتم وعد بێ ئیشتان بۆکەم بە بێ مقابل بە خۆبەخش بەس یەک شەرتم هەیە ئەو جوای پرسیارەکەی تۆیە دیچی وتم بە هەموو ژیانتان پێم نەڵێن دەقێک بێنە بۆ ئێرە باز لە معاناتی کەمەندام بکە لەبەرەوەی من ئەمەوێت دیوە جوانەکەی کەمەندام پیشان بم ئەو ئیرادەیە پیشان بم کە تایەتی نامەوێت تۆ دابنیشی بە خودبان وەکوێ نامەوێت خەڵک بەزەی بە کەمەنداما بێتەوە بێگومان ئەبێت ئەوەی دڵخۆشمانەکەوەی ئەو تێوانە جوانیە کە ئێواتان نانە بەڕاستی ئەبێت تۆ ئیرادە بێنی هیچ دەقێکم تیا ئیشم تیا نەکردووە باسی لە معاناتی کەمەندام کرد بێت لە دەقە ئەجنەبیەکانەوە هەتا دوادەق کە ئیشمان تیا کردو ئێستش ئیشەڵا لە پرۆڤایم بەتەماین ئەوە بێ تۆ باسکی خارم ئەوم بۆ ژینیادانەوە پرۆڤی تیاکەن هەمی دەقی ئەجنەبی و تەرجەمە کراو هی موەلیفی کورد بۆ کارمان تیا کردووە وەلحەمدی شاد سەرکەوتوش بووین تیا لە هەمیە کاتە ژینیان تۆ باسی دواکاریانم بۆ بکە کە لە ئێستا لە پرۆڤیان دوا نمایشمان هەرم نمایشەی ئەخیر بووکە کردمان ئیشەڵا بۆ ڕۆژی جیهانی شانۆ بۆ 27 و بۆ دوای ئەوەش تەماین بیبینە فیستیڤاڵەکانەوە هەم بۆ فیستیڤاڵی ڕۆژی جیهانی شانۆ و هەم بۆ هەچ فیستیڤاڵێکی تر بێ زۆر حەزەکەین کە بەشداری تیا بکەین چونکە بەڕاستی یەکەمیان ئیشێکی زۆر جوانە دەقێکی زۆر جوانە و هەروەها لە باسی ناوڕۆکی دەقەکەمان بۆ بکە بۆی بینەرانیش بیبیستن ناوڕۆکی دەقەکە بە شێوازی چیرۆکەکەی یان ئەکتەرەکان بە شێوازی چیرۆکەکەی چیرۆکەکەی باز لە چیرۆکێکی کوردیە تەبان دەقەکە بیانی نییە چیرۆکەکە باسی لەوە کرد کە خانوویەک هەیە کە ئافرەتێکی تیا کوژراوە ئەم ئافرەتە خاوەنی ماڵەکە ئەگەڕێتەوە بۆ ئەم خانووە بە دوای ئەوەیە گەڕێکە ئایا ئەم ئافرەتە خۆی مردووە یاخودویان لێ کردو خۆی بکوشێت یاخود کوشتویانە ئەوتر چیرۆک و ئەحداسەکان لەسەر ئەو بابەتە ئەڕوات هەمیان بە دوای ئەوەیە گەڕێن کە ڕۆباری کێ کوشتی و من ڕۆڵی بووکی ماڵەکەم هەبوو فیتنەی هەموو ماڵەکە لەژێر سەری منابوو ئێمە شوانویست بگەین بۆ خاڵە فیتنەی ماڵەکە لەژێر دەستی منابوو هەمی مەیابەیەکە دایک مەیابنی دایکەکە مەیاب شەڕەکەی نایە و ئەچوو دەرگای دائەخزمەوە ساس زۆر مشکیلە بووم ڕاستی ڕێک دەوری بووکم هەبوو لەوە چیرۆکەکانوانی وانە نابەکی خۆشی وانە خۆی خۆی لێ کردووە چیرۆکەکە لەسەرەوە ڕێکە
ئیتر ڕووبار بەچی وای لێ هاتووە چۆن وای لێ هاتووە لە کۆتایەکە ئەوە بوو کە چیرۆکێکی دووبارەی وەکو ڕووبار دووبارە ڕوویایەوە کە لە کۆتاییە کارکتەری ئاریاکە لە ڕۆڵی سەنا بوو ئەو بەرجەستەیە کرد کە ئەویش لە کۆتاییە کوژرا بە هەمان شێوەی ڕووبار. باشە دقەکە هات تراژیدی بوو یان کۆمیدی و تراژیدی بوو؟ خۆی تراژیدی بوو بەس من بردوم بەلای کۆمیدیشە بوو دەستەکانتان خۆش بێت مامۆساشتی بینە سەرەوەی کە خۆتان مامۆسان لە باخچە بەڵێ ئەزمموی خۆت لەو ڕوانگەیەوە چۆنە یان بۆ منە تا چەندە لە ڕێی کارەکەتەوە هەوڵەداوە هەل لە بۆ منە زۆر جارەڵێن بۆ تێڕوانینی گۆڕینی کۆمەلگا لەسەر خام پێداویستەکانە بێت لە سەرتایەوە دەست پێ بکەین تا چەندە تۆ خۆت وەکو خام پێداویستێک لەوێەوە دەست پێکرد تاکۆ تێڕوانینە بگۆڕیت سەرەتا مەسەلەن سوپاس بۆخوا تایبەتی لەم ئاخیرانەیە ڕوئیای کۆمەلگا بە نوعێکی تر گۆڕاوە بەڕاستی ئەوەنی کە منیش چوو بێتمە هەر دەستگایەک طبعا لەمای ئەم چەند ساڵی ئەرکی وەزیفیمە هیچ کاتێک بەر ئەوە نەکەوتم لە ئاستی با بڵێن ئیدارە و مامۆستاوانە وەکو تەلەبەش بە هەمان شێوە چونکە خۆشەویستێکی زۆر تایبەتیان هەیە بوو و دەردی مامۆساش وتی هیچ کاتێک مەسەلەن منیش هەوڵم نەداوە ئەوە پیشانی هیچ کەسێک بدەم و خوێندکارەکانیش کە ما بڵێن دیوی بەزەی و ئەوە زیاتر دیوی با بڵێن سەرکەوتن و جوانیەکان بە دوو حکم بە حکمیەوەی کە کەسایەتی خۆم بسەلبێنم زیاتر بە حکمیەوەشی کە من پەروەردەکارم لەوێ بێ من ئیرادە بۆ مناڵانە دروستکەم داهاتوو ئایندەیەکی جوان لە بیرکردنەوەی ئەوانە دروستکەم بۆ ژیان. با گوێمان لە میوزیکێکی دیش بێ باشە ئەگەر گۆرانیشی تیا بێ باشتر دەنگێکی زۆر تایبەتی زیاتر من خۆی زیاتر عنی بە گۆرانی ڕاستە ئیشی موزیکم کردو بەس ئێستا هیچ شتێکی وە ئامادە نییە بەداخەوە بۆ میوزیک یان بۆ گۆرانی بۆ میوزیکەکە ئەتوانین گۆرانی بەس گۆرانیەکە چوتکە ئاوێزانە بێ لەگەڵ ئینەکە زیاتریش وات بووینە مامۆسا تەواو ئێمە ژۆمان پێ خۆشە دەنگێکی خۆش تەیە ماشەڵڵا گوێ ئەی شەمی باشە ئەی شەمی باشە چلچرای شەوم ئەی شەمی باشە ئەی شەمی باشە چلچرای شەوم ئەی ژیانی من ئەی ڕۆحی ڕەوان ئەی ژیانی من ئەی ڕۆحی ڕەوان ئەی گلێنەکەی دیەی بێخەوم ئەی گلێنەکەی دیەی بێخەوم بۆ جارێ نایەی بەسەر وەختی من بۆ جارێ نایەی بەسەر وەختی من گەناگری لە ئای سەختی من ناپرسیە خۆ من بۆ تۆ چۆنم ناپرسیە خۆ من بۆ تۆ چۆنم بێباکی لە دڵ کسپەی دەروونم بێباکی لە دڵ کسپەی دەروونم ئەی شەمی باشە ئەی شەمی باشە
چلچرا شاوان ئەی ژیانی من ئەی ڕۆحی ڕاوان ئەی ژیانی من ئەی ڕۆحی ڕاوان ئەی گلێنەکەی دیای بێخاوان ئەی گلێنەکەی دیای بێخاوان. دووبارە دەنگت خۆش دەستەکانە خۆش بێت کاگاشتی. مامۆستا ئەگەر بینە سەر ئەوەی کە لێرە و پەیامێکی دیاریکرا و تێ بیگەێنی بە تایبەتی ڕەنگە زۆرێک لە کەسەکان لە خاوەن پێداویستەکان لە دایک و باوکان ئەوانەی کە مناڵی خاوەن پێداویستیانە بێ ئاشنای ئێوە نەبنیان ئاشنای ئەم گروپە نەبن نەیناسن. لێرەوە چی داواکاریێکیان هەیە بۆ منە مناڵانەی کە خاوەن بەهرەیەکن سەردانی کۆمەڵی ڕۆژ بکەن و لەوێت ئێوە کار لەسەر بەهرەکانیان بکەن؟ کاتی خۆی پیانوتم بۆ ناوینانەی گروپی شانۆی ڕۆژ وتم نە ناوێنێم گروپی شانۆی کەمەنداوانی کوردستان ئەگەر کورتە باڵا ئیشم لەگەڵ کردوون یانی شم پێ کردوون کورتە باڵا حەزی لە شانۆ کرد بابێت لە سلێمانیە لە کەرکووکە لە دوهۆکە لە هەر شوێنێک نابینا حەزی لێ کرد بابێ ئیشم لەگەڵا کردو تەوان هەموو ئیشم بەمانە کردو کاتی خۆی لە نەوەتەکان و لە 2000ەکان. زۆر باشە دەستەکانتان خۆش بێت دیارە پەیامەکانتان یعنی زۆر بە جوانی ئێوە کاری لەسەرکەن ئەمە جێگای دڵخۆشیە خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵتانە بووم بە هیوای ئێمە توانی بێتمانۆکو کوردستان 24 بوو بێتینە ناوەندێکی میدیایی بۆەوەی بتوانین کا لەسەر بەهرە و ئەو کارانە بکەین کە ئێوە خۆبەخشانە ئەنجامیان. دووبارە زۆر سپاس. وڵاتدا لەجان تۆ قسوورە نەکردووە. زۆر سپاس. ئەلحەمدولێ لە هەموو مناسبە و شتێکی کۆمەڵی ڕۆژ و کەمەنداموانە حزورێکی باشە هەیە. زۆر سپاس ئەرکی ئێمە زۆر سپاس. سۆڤان منە گەڕێمەوە لای ئێوە هیوادارین توانی بێتمان لە ڕێگای کوردستان 24ەوە پەیامی چین و توێژێکمان گەیاند بێت کە زۆر خەمخۆرانە کا لەسەر خاوەن پێداویستە تایبەتەکان دەکەن. سپاس دەکەین دالیا، سپاس بۆ میوانەکانیشت، سپاس بۆەوەی کە کەشێکی جوانتان خۆڵقاند بۆ بینەران و بیسەرانی پرۆگرامی بەیانی 24 لەم بەیانیە. دەستەکانت خۆش بێت. بەڵێ ئێستا بابەتێکمان ئامادەیە کە هاوکارمان ئارام بەختیار لە پێنجوێنەوە لەگەڵمانە و باسی و هەواڵەمان بۆ ئەکات کە ویش دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنە و گەڕاندنەوەی قوتابیان و مامۆستایان بۆ ناو هۆڵەکانی خوێندن کە دەچینە لای ئارام زانیاری زیاتری لەلایە. ئارام بەیانیت باش دەینە لات تۆیە دیارە لە یەکێک لە قوتابخانەکانی پێنجوێنی باسمان بۆ بکە بۆ ئەوەی کە بابزانین چۆن پرۆسەکە بەڕێوە چێت و قوتابیان و مامۆستایان گەڕاونەتەوە هۆڵەکانی خوێند. سۆڤانبانیتان باش. دوێنێ پەروەردەی پێنجوێن بۆ مامۆستایانی سنووری پەروەردەکە ڕایگەیاند کە سبەی پەیوەندی بە ناوەندەکانی خوێندنەوە بکەن چونکە داوامی فەرمی دەست پێ دەکات. بەشێکی زۆر لە قوتابخانەکان لە سنووری پێنجوێن کراونەتەوە و قوتابیان هاتوون و مامۆستایان هاتوونەتە ناو قوتابخانەکان. دیمەنێکێکە لە قوتابخانەکانی پێنجوێن کە ئێستا خوێندن دەستی پێ کردووە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ تای مامۆستا ئەگە قسێکمان بۆ کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ مامۆستایان قسە ناکەن بەڕێوەبەری قوتابخانەکە بوو. بەڵام ئەوەی هەیە کە ئەمڕۆ قوتابیان هاتوونەتەوە کتێب وەرەگرنەوە کتێب دابەشەکرێ بەسەر قوتابیان و بەشێکی زۆر لە قوتابخانەکان لە سنووری پەروەردەی پێنجوێن ئەمڕۆ دەستیان کردووەتەوە بە دەوامکردن و ڕایان گەیاندووە پەروەردەی پێنجوێن ڕایگەیاندووە کە چیتر نابێ خوێندن لەوە زیاتر دوا بکەوێت و با هەندێک لە پۆلەکان دیمەنەکان بگوازینەوە. بەینتان باش.
پۆلی چەندی تۆ وەڵای دوو پێت خۆشە قوتابخانە کرایەوە بەڵێ ئەی تۆ پێت خۆشە بەڵێ سۆڤان ئەو دیمەنەی کە دەیبینن دڵگەرمی و خۆشحاڵی قوتابیانە کە گەڕاونەتەوە بۆ ناوەندەکانی خوێندن بە گڕوتینەوەوان بەجێدە کەشی پێنجوێن زۆر ساردە بەڵام ئەوان بە گڕوتینەوە گەڕاونەتەوە ناوەندەکانی خوێندن و ئەمڕۆ کتێبیان بەسەردا بەشکرێ و ڕێخیانی یەکەم ڕۆژی داوامکردنە کاروباری خوێندکاران قوتابیان ڕێکەخرێ ئەمڕۆ خشتەی وانەکان بینیم لە ژووری بەڕێوەبەر خەریکی سەرقالکردنی خشتەی وانەکان بۆی لە ڕۆژی شەممەوە وەکو بەڕێوەبەری باسی کرد چکە هەم داوامەکانیش ڕێکخرێت چکە قوتابخانە و چەند داوامێکی تایە ئەوانەش ڕێکخرێ بووی لە ڕۆژی شەمەوە بە شێوەیەکی فەرمی بکەونەوە سەر داوامکردن بە شێوەیەکی ئاسایی و خوێندن دەست پێ بکات بەپێی ئەو پرۆگرامی کە دانراوە بە تایبەتی ئەوەی کە ئەو خشتەی کە پەروەردەی سلێمانی بۆ سنوورەکە بڵاوی کردەوە کە لە ماوەیەکی کەمدا بتوانن وەرزی یەکەم و دووەم تەواو بکەن. بەڵێ سپاس دەکەین هاوکارمان ئارام بەختیار لە پێنجۆنەوە سپاس کە ئەو دیمەنە جوانانەی بۆ گواستینەوە کە دڵخۆشی منداڵانی یاخود قوتابیانی قوتابخانەیەک لە پێنجێنی بۆ گواستنەوە بێگومان قوتابیانی پۆلی بنەڕەتیەکان زۆر چاوەڕوانی ئەوە بن کە بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن با دڵخۆش بوونی هەر تاکێکی کوردستانی دڵی ئەمەش خۆش ئەبێت سواسی ئەوەشەکەین کە لەگەڵمان بوو لە پرۆگرامی بەیانی 24 ئەم بەیانیەمان پێکەوە بەڕێ کرد و دەست پێ کرد هیوای هەمیشە باشیتان بۆ خوازم خەتان لەگەڵ ماڵتانەوە.